حکومەتی هەرێم داوای قەرزەکانی لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکاتەوە لە کاتێکدا زۆرینەی هاوڵاتیان بەهۆی وەستانی جوڵەی بازاڕەوە داهاتێکی کەمیان دەست دەکەوێ یان بێکارن یان فەرمانبەری حکومین و خۆشیان قەرزێکی زۆریان لە لای حکومەتە. بەپێی هەواڵێکی فەرمانگەی میدیا و زانیاری حکومەتی هەرێم زیاتر لە 4 تریلیۆن دیناری وەک پێشینە بە هاوڵاتیان داوە. لەو پارەیەش تەنیا 1 تریلیۆن و 800 میلیارد دیناری گەڕاوەتەوە و بەو پێیە زیاتر لە 2 تریلیۆن دیناری قەرزەکە لای هاوڵاتیان ماوە و نەگەڕاوەتەوە. شتێک ناهێڵین لەم کوردستانە کە ناوی پاشەکەوتی موچە بێ، نەکەر پاشەکەوتەکە ناهێڵین بەڵکو بڕی پاشەکەوت کراوەکەش بۆتان نەگەڕێنینەوە. حکومەتی هەرێم بۆ زیادکردنی داهاتەکانی تا ئێستا بە چەندین شێواز و بڕیاری فشاری توندی خستووەتە سەر هاوڵاتیانی هەرێم و موچەخۆران بە بڕین، پاشەکەوتکردنی موچە، زیادکردنی گومرگ و باج و ڕسومات، پارەی ئاو و کارەبا و خۆڵ و خاشاک و چەندین بڕەپارەی دیکە. هەموو ئەم بڕیارانەی حکومەتیش بوونەتە بارگەرانیەک بەسەر شانی هاوڵاتیان و موچەخۆرانەوە و ئەوانیش لە بەرامبەردا چاوەڕێن حکومەت ئەو دەیان ملیۆن دینارەیان بۆ بگەڕێنێتەوە کە بەهۆی بڕین و پاشەکەوتکردنی موچەکانیانەوە کەڵەکە بووە و حکومەتیش هیچ پلانێکی بۆ دانەوەیان نییە. هاوڵاتیان دەپرسن ئەگەر حکومەت داوای قەرزەکانی لا پێشینە و پارەی کارەبا و ئاو دەکاتەوە بۆچی ئەوانیش ئەو مافەیان نەبێ داوای قەرزەکانیان لە حکومەت بکەنەوە. بەو پێی لە ئێستادا حکومەت داهاتێکی باشی لەبەردەستایە و دەتوانێت ئەو قەرزانە بە شێوەی قیست بە فەرمانبەران بداتەوە یاخود لە بەرامبەر ئەو قەرزانەی حکومەت کە لەسەر هاوڵاتیانە پاکتاویان بکات. لەو ڕوەوە پێشتر ئەنجومەنی پارێزگاکان پرۆژەیان داوەتە حکومەت لەبارەی بەکارهێنانی موچە پاشەکەوتکراوەکانی فەرمانبەران لەو باج و ڕسوماتانەی دەکەونە سەرشانی هاوڵاتیان بە تایبەت لە بواری ڕسوماتەکانی هاتوچۆ و قەرزی پێشینە و باجی خانوبەرە و هاوسەرگیری. بەڵام حکومەتی هەرێم ئەو پرۆژانەی پشتگوێ خست و بە بیانووی نەبوونی داهات وەڵامی نەدانەوە. لە کاتێکیشدا کە حکومەت سەرقاڵی لێبڕین و پاشەکەوت بووە لە موچەی فەرمانبەران و موچەخۆراندا بە دەیان ملیۆن دۆلاری قەرزی کۆمپانیەکانی نەوتی داوەتەوە، بەڵام تا ئێستا نەچوەتە ژێرباری ئەو دانەوەی قەرزی موچەخۆرانەی خۆی کە بە پێویستی بزانێت. لە کاتێکدا داهاتی حکومەتی هەرێم لە فرۆشتنی نەوت بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و بەپێی زانیاریەکانی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیەت لە پرۆسەکانی نەوتدا تەنها لە مانگی ڕابردوودا حکومەتی هەرێم نزیکەی 14 ملیۆن بەرمیل نەوتی فرۆشتووە کە زیاترە لە 450,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و نرخی هەر بەرمیلێکیش لە ئێستادا لە 92 دۆلار نزیک بۆتەوە. لە ئێستاشدا حکومەت سوورە لە سەروەرگرتنەوەی قەرزەکانی لای هاوڵاتیان و بۆ مەبەستەش داشکاندنی لە 115 کردووە بۆ ئەو هاوڵاتیانەی قەرزەکانی سەرشانیان لەگەڵ حکومەت پاکتاو دەکەن. داواکردنەوەی قەرزەکانی حکومەت لە هاوڵاتیان لە کاتێکدایە هێشتا حکومەت بەدایان ملیۆن دۆلاری لای بەشێک لە کۆمپانیا و کەسایەتیەکانە و وەری نەگرتووەتەوە کە ئەمەش گومانەکانی لای هاوڵاتیان زیاتر کردووە بەوەی بەشێک لە بەرپرسانی حکومەت خۆیان لە پشت ئەو کۆمپانیانەوەن یان کەسانی نزیک لە خۆیانن. بەپێی زانیاریەکان تا سەرەتای ساڵی 2021 هاوڵاتیانی هەرێم و موچەخۆران زیاتر لە 20 تریلیۆن دیناریان لای حکومەتە. بەو پێی تا ئێستا حکومەت 12 موچەی تەواوی سەرجەم فەرمانبەرانی نەداوە و 24 موچەی بە سیستمی پاشەکەوت دابەش کردووە و 4 موچەشی بە لێبڕینەوە داوە کە بە مەشکۆی قەرزەکانی هاوڵاتیان لەسەر حکومەت نزیکەی 10 هێندەی ئەو قەرزانەی حکومەتە کە لەسەر هاوڵاتیانە.